پاش ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا لەلایەن لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە بڕیاردرا بە درێژکردنەوەی داخستنی دەرگای ناوەندەکانی خوێندن لەسەر جەماستەکاندا تا سەرەتای مانگی یادار جگە لە پۆلی 12 بڕیارەکە لە سەراستی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان کاردانەوەی قوتابیان و کەسوکارەکانیانی بەدوای خۆیدا هێنا. کەسوکاری قوتابیان دەڵێن چیتر هیچ بیان و یەک نەماوە بۆ نەکردنەوەی دەرگای ناوەندەکانی خوێندن بۆ ڕۆڵەکانیان. هەر بۆیە پێویستە پەلە بکرێت لە کردنەوەی دەرگای ناوەندەکانی خوێندن بەڕووی قوتابیان و خوێندکاراندا. داواکەین یعنی بکرێتەوە با لەوە زیاتر چیتر خوێندکارەکانمان بێ ئەمەل نەبنین لە چاوەڕوانیان نەبن ڕۆژانە بڕیارێک دەرەچێ بەیانی ئەکرێتەوە دوو بەیانی ناکرێتەوە و دوو بەیانی ئەکرێتەوە و ناکرێتەوە لە چاوەڕوانیە هەتا کەی یعنی هەموو شوێنێک کراوەیە بۆ تەنیا خوێندگاکان نەکرێتەوە یعنی ئەوە ئێستا وەرزی دووەم دەستی بێ بکردایە ئاتر داواکارین لەوە زیاتر تاخیری نەکەن. زۆر پێویستە یعنی زۆر دواکەوتووە بۆ تەلەبا بە تایبەتی بۆ ئەو جیلی فەقیر زۆر یعنی دواکەوتووە یعنی پارەشیان نییە بسنە بڵێن شۆنە تایبەتەکان بخێنن یعنی زۆر دواکەوتەوە ئەو مەوعیدەی کە داشان ناوە یعنی تەلەبە فرەی شتێک ناکێ بە حەقەت یعنی وەرز بەرە و گەرمی ئەڕوا و پۆلەکانیش وەک پێویست شتی فێنکەرەوەی تیانە وەک پانکەم و بەردەوی شتێکی تیانە. قوتابیانی ئاستا جیاوازەکانیش هاوشێوەی کەسوکارەکانیان داواکارن لە حکوومەت و وەزارەتی پەروەردە پەلە بکەن لەکردنەوەی دەرگای ناوەندەکانی خوێندن بۆ ئەوەی ساڵێکی خوێندن و ماندووبوونیان بە فیڕۆ نەچێت. داواکاریەکی دیکەشیان ئەوەیە پێویستە لەسەر حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان موچە و شایستە دارایەکانی مامۆستایان دابین بکەن. داواکاریم لە وەزارەتی پەروەردەوەی کە بەزوتیکە هەوڵەکانی خوێندنەوە بکات چونکە نزیکەی ئەوەی 11 مانگە لە ماڵەوەین خوێندکارانیش کە لە ماڵەوە بن لە بەدیلی نەبوونی دەوام و هەوڵەکانی خوێندندا لەم کاتەدا خوێندکار پەنا دەباتە بەر کۆمەڵی یاری و کۆمەڵشتی بێهودە و هاچی هەوڵ و ماندووبوونی لەوەی کە بە مەکتەب و سەرفکە بە ئیمتحان و دەورەکانی سەرفکە ئاچێ بە یاری و بە کۆمەڵشتی بێهودە سەرفەکە. حکوومەتیش لەسەرێتیکەوە موچە و مافەدارایەکانی فەرمانبەران بدات ئەوە کارێکی زۆر گرینگە کە پێویستەکە بکرێتەوە قوتابخانە ئەوە لایەنی کەمە 11 مانگە لە ماڵەوەین و کاتەکانمان بە فیڕۆچەوە پێویستەکە حکوومەت بیکاتەوە کە دەرگای قوتابخانەکانیان کردە ئەو کات ئێمە ئەم ساڵمان نافەوتێ. ئەمێ دەرگای مەکتەبەکان بکرێتەوە قەتیش لە ماڵەوە نەبین داواکاریم لە حکوومەت قوتابخانەکە بکاتەوە دەرگای مەکتەبەکەمان بکرێتەوە. کتێبمان وەرگرتووە ئەمانەیە دەرگاکە بکرێتەوە این مەکتەب هەموو پۆلیەکەکان بڕۆ بۆ مەکتەب. لە 26 شوباتی ساڵی ڕابردووەوە بە بیانووی بڵاوبوونەوە و تەشەنەسەندنی ڤایرۆسی کۆرۆناوە بە بڕیارێکی ئەو کاتی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دەرگای ناوەندەکانی خوێندن بەڕووی قوتابیان و خوێندکاراندا داخران. مامۆستایانیش دەڵێن هۆکاری سەرەکی نەکردنەوەی دەرگای ناوەندەکانی خوێندن پێنەدانی موچە و شایستە دارایەکانیانە لا ئەگەری زیاتری داخستنی دەرگای ناوەندەکانی خوێندندا مەترسی لەسەر ئەژمار نەکردنی خوێندنی ئەم ساڵی قوتابیان و خوێندکاران دروست دەبێت. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام.